ورە بەرزی بە نیسبەت ئەمانەوە وەرە ڕووخاو بە نیسبەت ئەوانەوە تێک چڕژان و بوو بە شەڕ و حەفتا کەس لەوان کوژرا حەفتا کەسیشیان لێ ئەسیر بوو ئەو کارەساتەش هات بە دڵیانە کە ئیتر هەر ئەیان لاوانەوە هەر ئەیان شیوەنیانە ژێڕا چونکە شتی وایان بەخۆیانەوە نەدی بوو چۆن بیلالی حەبەشی کە بەردێکیانە خستە سەر پشتی و تەعزیبە درا و شەقیان تێ هەڵەدا و هەرەیوت ئەحەدون ئەحەد هیچ دەسەڵاتێکی تری نەما بوو ئەم بیلالی حەبەشیە بە شمشێرێک و ڕۆیشتووە لە ئومەیەی کوڕی خەلەفی داوە لە ناو شانیەوە تا پشتی دوو قاشی کردو چونکە هەموو ڕقوقینی خۆی کە هەیە پێی شاوەنجاوەش تەڵان شتێکی نەفسیە بۆیە خوای گەورە فەرمێ کە لە مەجاری شەڕا بەرامبەر بە دوژمنە فەرمێ چی ئەفەرمێ يعذبهم الله بأيديكم عذابيانا دا بدستي ويخزيهم ويشفي صدور وينصركم عليهم سريشتانا خابسر أوانا ويشفي صدور قوم مؤمنين بلال حبشي وقت كدي أمية كوري خلفي كشتوا تخوش وحاليك أما أو طاغوتية كتشيلة منك هر لحظة بزان أو تعذيبا يعني شون استخوتي أمشارك وجميعا كرد سر أمنك هر بەشەق و سۆندە و دار و قژڕاکێشان هەر یەک لە عاسی خۆی لە ناخی خۆیان بورکانێ بوو بەرامبەر بەوانە وەیەشفی صدور قوم مؤمنین دوای ئەوە خەی کوشت خوای پەروەردگار ڕەحم بە ئێمە شێوەش بکە و سەرکەوتومان بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم.